بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەمڕۆ لە بەرنامەی سەدای زێڕین میوانێکی تایبەتمان هەیە، ئەویش هەم قورئان خوێنە هەم سروودبێژە لە بواری ئینشاد، دەستێکی باڵای هەیە ماشاءالله. محەممەد عەباس کە لەبەر بەرنامەکەمان تەشریفی هێناوە لە سعودیەوە، تەشریفی هێناوە بۆ قەتەر، بۆ شاری دەوحا. طبعا خۆی خەڵکی سوودانە بەڵام مقیمە لە سعودیە و ئێستا لە قەتەرە بۆ تۆمارکردنی بەرنامە. تۆ چییە دەڵێ تێدەگەیت؟ یەکەم جارە بەم دەرکەوێت لە کوردی تێدەگەم. بەخوا چۆن وتت ئێمە ئەمڕۆ دڵخۆشین و خۆشحاڵین بە میوانداری محەممەد عەباس، ئەو هاتووە بۆ قەتەر، ئەو لە سعودی دەژی، خەڵکی سوودانە و لە سعودیەدا دەنیشێ. سوبحان الله، واتە پێویستان بە وەرجێڕ نییە، من بۆتان وەردەجێڕم، بە کوردی قسە بکەم. سەلامەت بی ئەخوا، سەلامەت بی. محەممەد عەباس خاوەن ڕوخساری ڕووخۆش و باش و کەسێکی بەڕێز، خودای گەورە سەرکەوتوی دنیا و قیامەتام کە من خۆشحاڵ بم. بەخوا سەرەتا سوپاس بۆ تۆ، بۆ گومان باشیت بەم برایەتیم، سوپاس بۆم دەرفەتە هەتا لەم کەناڵە دەرکەوم، هەتا لای برایەنم لە کوردستان دەرکەوم و لە عێراق، واتە ماشەڵڵە تەبارەکە الله. جگە لە خۆشەویستێکی گەورە کە ئەم گەلە هەیەی بۆ قورئان و ئەهلی قورئان هیچی تەرمان نەزانیوە. ماشەڵڵە لاپەڕەکانی سۆشیال میدیا شایەتیەوە دەن و هەڵبێستیان و چیرۆکە مێژوویەکانیان زۆرە. بەڕاستی و تۆش باشترین نمونەیت و تۆ باشترین نوێنەری ئەم پۆڵە گەورەیت و ئەم پۆلە مەزنە. ئەوە دەمویست نامەیەکت بۆ بنێرم، بەڵام قسەکانم گەڕاندەوە و ئیتر تەواو. یەکەم شت کە سادامان بکەی بۆ سوودان و لە سعودیەش بڵێ جێبەجێ بوو، هەر بژیت پرۆگرامەکە تەواو ناکەین، هەتا نەڵەی باشە ها ئەمە مەرجی منە ناتەواو. دەی فەرموو، دەی سەلامەت. زۆر سپاس، بارەکە الله فیک، مەمنون. عەزیەتی کێشا، دەست خۆش بۆ پێشەکی جوانە، هیوای سەرکەوتن و لەشساغیت بۆ خوازم. سەوتێکی تایبەتت هەیە، خۆت خەڵکی سوودانی وەکوتمان لە سعودیە مقیمی، ئێستاش لە قەتەری. باشە، تۆ لە تەمەنی چەند ساڵی و دەستکرد بە قورئان خوێندن؟ کەی هەستت کرد سەوتت خۆشە؟ چێ هاوکار بوو لەبەرەو پێشچوونی ئەم بەهرەیە؟ هەموو بەهرەمەندەکان و هەموو بەهرەمەندەکانی ئێستا سەرەتایان لە قورئانەوە بووە، هەتا ئەوانەی زمانیان هەڵگەڕاوەتەوە. داواکارین لە خودای گەورە هیدایەتیان بدات و بیانگەڕێنێتەوە ئینشاءالله. لە قورئان دەستیان پێکرد لەبەرەوەی قورئان یەکەم شت کە فێری دەربڕینی گونجاوت دەکات، فێری زمانی ڕەوانت دەکات. هەروەها قورئان فێرت دەکات چۆن بەڕێگەیەکی ڕاست تۆ بخوێنیتەوە. سبحان الله، هەموو کەسە بەهرەمەندەکان لە قورئانەوە دەستیان پێکردووە. هەتا ئێستا من ڕابەرانی بەناوبانجی قورئان دەبینم لە قورئان دەستیان پێکردووە. بۆیە سوپاس بۆخوا لە منداڵیەوە لە زنجیرەی لەبەرکردنی قورئان بووم لە سعودیە، لە جەددە، و چالاکی هەفتانەمان هەبوو، چالاکی هەوینەمان هەبوو. ئەم چالاکیە بۆ دەرخستنی بەهرەمەندەکان بوو. ئەوەی ناموو بوو من بە دەنگ دەستم پێ نەکرد، بە بەهرەیەکی تر دەستم پێکرد جگە لە دەنگ، بە نواندن دەستم پێکرد کە بچووک بووم. بەڵێ کە بچووک بووم ئەوە قەڵەو بووم، ئەوەی کەسێکی قەڵەو بووم، خەڕ بووم. تێگەیشتیت کە چۆن؟ واتە وەکو بۆڕی غازوا بووم، دەزانیت ئەوە خەڕ بووم. من بچووک بووم و نواندنێکی زۆرم دەکرد. سبحان الله. پاش ماوەیەک بردیانم بۆ کۆڕاڵ، واتە نەک سروود خوێنی بنەڕەتی، لەگەڵ کۆڕەکە، لەگەڵ ئەوانەی دواوە دواتریش کە ئەنا من لەوێ نەبووم، لە دواتر بووم. بەڵێ کۆڕاڵ کە گەشتمە ناوەندیم تەواو کرد، بۆم دەرکەوت دەنگم هەیە. پێیان وتم دەنگت خۆشە؟ ئەوە باوەڕم نەدەکرد. خوێندنم تەواو کرد و چوومە زانکۆ، لە زانکۆ دەستم کرد بە سروود وتم ماشەڵڵا، لەوێوە دەرکەوتم. ئیتر سوپاس بۆخوا ئەوە تا گەیشتی نێرە. دەستێکی باڵات هەیە لە بابەتی ئینشا. الحەمدولله ئینشادت زۆرە، بابەتەکانت زۆرن. شتێکمان پێشکەشکە لە بواری ئینشا، با بزانی چیمان پێشکەشەکەی. قدم لنا شيء من الإنشاد. الآن كل الكلام اللي قبل شوي قدم لنا شيء من الإنشاد؟ لا، هذا مقدمة ترجمة. حتى بعدين أنا أشيل العربية وأتحدث بالكردية. أنت عسل. كيف أنت عسل بالكردي؟ توهنجويني وتوهنجويني كلكم، يعني أنت توهنجويني وهم
إلهي جئت أستجديك وأمري في الحياة إليك أتيتك أرتجي الرضوان فوفقني لما يرضيك. رضيت بأمرك المقسوم عطاؤك بيننا محتوم. رضيت بأمرك المقسوم عطاؤك بيننا محتوم. أيا من تسعد المهموم أيا من تسعد المهموم أعيش والاتكال عليك. إلهي جئت أستجديك وأمري في الحياة إليك أتيتك أرتجي الرضوان فوفقني لما يرضيك. الله. أنا أعطيك مقتطفات صغيرة. حار فكري الله عليك. لست أدري ما أقول. أي طهر ضمه قلب الرسول. أي نور قد تجلى في العطور. أنت مشكاة الهداية أنت نبراس الغصون. أنت مشكاة الهداية أنت نبراس غصون. حار فكري الله. محمد ناصر عزاوي. خۆی گەورە لێ خۆش بێت و خودای گەورە لە هەموو خۆش بێت. تکایە بەڕێزان نزای بۆ بکەن بەرکو خودای گەورە لێ خۆش بێت. ئەمە ئەوەیە کە کاریگەریەکی زۆر باشی هەیە. قورئانێکی هەیە بە تەرتیلی وا تیلاوەی هەیە سرودی هەیە بەرگری لە پێغەمبەر کردووە صلی الله علیه وسلم. دمانا فداك وآباؤنا وأبناؤنا يا رسول الهدى. نذرنا لأجلك أرواحنا فما غيرك اليوم من مفتدى. والله كمل أوصافه وسماه بين الورى أحمدا. والله كمل أوصافه وسماه بين الورى أحمدا. فما منقص فضله جاحد ومن يحجب النور إما بدا. دمانا فداك وآباؤنا وأبناؤنا يا رسول الهدى. نذرنا لأجلك أرواحنا فما غيرك اليوم من مفتدى. هەر بژی سەڵاوات خوا لە پێغەمبەر. تۆ دوای هەموو شتێک تەوقەم لەگەڵ دەکەی. دەوێت پێویستە بۆی بەرنامەیەکی جوان بێت. باشە شتێکت پێ بڵێم. بڵێ من خوشمەوێ خوشمەوێ أنا خوشمەوێ أنت وخوشمەوێ المشاهدين. بەخوا من ترس ناکەم. بۆستە با بۆیان وەرجێڕم. چێوەی فێرکردی؟ ئەوە باشە؟ خوشمەوێ تۆ بەخوا کەس وەکو تۆ نییە دنیا تێکداوە. وابزانم جنێکت هەیە لە قسەی من تێدەگەن. سوپاس بخوا هەتەوانە جنم نییە بەڵام سوپاس بخوا لەلایەن خودای گەورەوەیە. من زمانی دەم و چاو دەزانم بۆیە من تێدەگەم. سوپاس بخوا. تۆ سوودانی وانە؟ بەڵێ تۆ خەڵکی سوودانی. ئەی بۆ بە شێوازی سوودانی شتێکمان پێشکەش أعطيك على طول. یاڵا بابزانم. بسم الله. بینیتان بەڕێزان یەکسەر تێگەیشتم. تیلاوە دەوێیان سرود دەی زۆر باشە. لو داير السعادة
آمن بالإرادة لو داير السعادة آمن بالإرادة لو داير السعادة آمن بالإرادة كتر من دعاك والصلاة في معادة لو داير السعادة آمن بالإرادة أمشي دروب عديلة وسبح كل ليلة وأكل العيش حلال أمشي دروب عديلة وسبح كل ليلة وأكل العيش حلال ما تبرر رزيلة وشوف الشين هزيلة وطر الارتحال لو داير السعادة آمن بالإرادة لو داير السعادة آمن بالإرادة لو داير السعادة أكرم والديك لهم حق عليك لو داير السعادة أكرم والديك لهم حق عليك خلي الروح رضية وعيش نفسك أبية تحقق منيتك لو داير السعادة آمن بالإرادة لو داير السعادة آمن بالإرادة كتر من دعاك والصلاة في معادة يسا خوش موي والله خوش موي خطير شوف أنا من پێم وتی تۆ نابێ ئەم زنجیرەیە لە بیر بکەیت بێگومان بینەرەکان لە بیری ناکەن ئای خودای گەورە لێتان ڕازی بێ بەخوا من زۆر دڵخۆشم پێتان ئەمە بۆ من یەکەم ئەزموونی منە ینی ئەوە یەکەم جارمە تەلەڤیزیۆن دەرکەون و بە زمانی عەرەبی ڕەوان قسە بکەم تێگەیشتی ینی یەکەم ئەزموونی منە بۆ من بڕاستی زۆر دڵخۆشم لەگەڵتان و تۆش هاوڕێ و برایەکی ئەزیزی زۆر سپاس دەکەم بۆ بەخشینی ئەم دەرفەتە من بۆ کۆمەڵێک لە بەرنامەکان کە بە زمانی عەرەبی میوانەکەت قساکە ئەبێت دوبلاژی بیکەمەوە بە کوردی تۆ طبعا بانگە زانی بانگە دەی الله ئەکبەر و مزگەوت و ئەمانە باشە بەچی شێوازێک بانگە دەی حەزت لە بانگی چۆن نییە بۆ نمونە ئەمە لەسەر حیجازی بانگ دەدەم ینی ئەوە تێکەڵەیەکی تێدایە چۆنیە مەسەلەن یانی الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح
اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الوسيلة والفضيلة وابعثه اللهم مقاما محمودا الذي وعدته وارزقنا زيارته وشفاعته اللهم آمين. أي ما شاء الله ما شاء الله وابزانم تەواو مان کرد نا هێشتەماوە هەموو شتێکمان کرد ماشەڵڵا قورآنمان خوێن سرودمان وت بە سعودیمە بەسمە مەقامی بە 7 و 5 سوودانی بانگماندا چیتر ماوە پرسیار دەیوە پرسە بەڵێ تۆ کەسی کە هەیە لە عایلەکەتان دەنجی وەکو تۆ خۆش بێ من وەکووانەی خێزانەکەم بەڵێ باشە من وەکو باوکمە ماشاء الله بەڵێ باشە باوکم سەوتی خۆشە باشە بەڵێ سەوتی زۆر خۆشە ماشەڵڵا بەڵێ سوپاس بەخوا ئێستا لە ژیاندایە سڵاوێکی تایبەتمان هەیە بووی سەلامەت بی لەگەڵ دایک و باوکی تۆش و هەموو بینەرانیش خوددا تەمەنیان درێژ بکە باوکم دەنگی خۆشە بەڵام باوکم لەسەر شێوازی سوودانی دەخوێنێت و سرودیش لەسەر شێوازی سوودانیە ماشاء الله واتە داهێنەرە تێیدا لێگومان پێی دەڵێن پایی پێنجەم من نازانم هۆکارەکەی چیە ڕەنگە ئەوە شتێکی هۆنەری بێت بەڵام پێی دەڵێن پایی پێنجەمی بە جیاوازی لەگەڵ مەقام بۆ نمونە هەمانەوە ماشەڵڵا دەبێت ئەمە زۆر نزیکترە لە مەقامی عەجەم بیرۆکە زانی نزیکترە بۆ مەقامی عەجەم زۆر نا ینی زۆر نییە ینی بە شێوەیەکی ناوەندە بەڵام ئەوەی دەزانم من گوێگرم بەڵام کارەمەنیم لە زانستی مەقامدا بەڵام ماشەڵڵا تۆ مامۆستای ئەوەی بۆ چییە تۆ مامۆستای من خوددا دڵخۆش بکە نیەتت هەیە بی بۆ کوردستان و بۆ عێراق حەزەکەی بی إن شاء الله بإذن الله. ینی سوپاس بخوا ئێمە لە ئیسلامدا هەمومان براین بێگومان هەمومان براین نیەتت هەیە بی بۆ کوردستان حەزەکەی بی بۆ عێراق بۆ کوردستان ان شاء الله وەنیە بە پشتیوانی خوا بەم نزیکانە خۆشتانم دەوێت براکانم بەخوا خۆشتانم دەوێت من گەلی کوردستان و گەلی عێراقم بەگشتی خۆش دەوێت بێگومان ئێمە هەمومان مسلمانین خدای گەورە بەیەکەوە کۆمان بکاتەوە لەسەر خێر ئینشاءالله خدا دڵخۆشتان بکە ئەزیزی من شێخ محەممەد لە کۆتایی بەرنامەکەدا دەمەوێت زۆر سوپاست بکەم خدا سەرکەوتوتان بکات ئینشاءالله سوپاس بۆ میوانداریە سوپاس بۆ خوا دواتر بۆ ئێوە بۆم بانگشتە کەم تەرخەم نەبم بەخوا بە کۆتاییەکەی میسک بێ بە شێوازی سوودانی خوێندنەوە بە خوێندنەوەی عراقی نەنا سوودانی ها من زۆر کارامەنیم لە خوێندنەوەی سوودانی نەنا کێشەی نییە لە سعودیە کارامەم بەڵام هەوڵ دەدەم تەواو ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا واصرف عنا شر ما قضيت إنك تقضي بالحق ولا يقضى عليك إنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تبارك ربنا وتعاليت لك الحمد على ما قضيت ولك الشكر على ما أنعمت نستغفرك اللهم من جميع الذنوب والخطايا ونتوب إليك اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وشفاء صدورنا وذهاب همومنا وأحزاننا زين به لساننا وجمل به وجوهنا وقو به أجسادنا وثقل به موازيننا
يوم العرض عليك يا رب العالمين. اللهم تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا ونحن في هذا الشهر الفضيل يا أرحم الراحمين. سواز بينا لاني برز خوشويس كبينا لبي سلمان تاقيشي تري سداي زيرين. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خوش بوي حبيبي. سداي زيرين وهاتوا أيمن جيتوا قرب جيرك لدنجي خاريني خوربان سداي نورا خوشبختيا وكوبانا هوازكا برلا شادي بو همومان ايمانكي خير دمان برجال ايمان دنيا لتوچه بكينا دوستو ميوان يا تلاوات عشق الدروات بولي ودر